سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوە ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشین کراوانی تامینی اجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. بە خاکسپاردنی تەرمی مەنسوور کەریمیان لە شاری سلێمانی. تۆپبارانی بەرزاییەکانی شاهۆ لەلایەن سوپای پاسداران لە کامیاران. کرانەوەی دۆسیەیەکی نوێ بۆ ئەمین مەلەکی لە شاری سەقز. ڕێپێوانی خانەنشین کراوانی فولاد لە ئیسپاهان و قایمشار. خۆپیشاندانی ئێرانیان لە ساڕۆژی مەرگی 176 سەرنشینی فڕۆکەی ئوکراینی و دوایین زانیاریەکانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشین کراوانی تامینی اجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 17 بەفرانباری 1402 هەتاوی خانەنشین کراوانی تامینی اجتیماعی لە شاری کرماشان و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بە پێڕەواڵی هەر هەفتە خانەنشین کراوانی تامینی اجتیماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش و هەفتەپەل لە ئەست دۆخی خراپی ژیان و معیشەت ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشین کراوان خوازیاری چوونە سەرەوەی یاسیەق دەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ئەوسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوو. بە خاکسپاردنی تەرمی مەنسوور کەریمیان لە شاری سلێمانی. ڕۆژی یەکشەممە 17 بەفرانبار ڕێوڕەسمی بە خاکسپاردنی مەنسوور کەریمیان هونەرمەند و فیلمسازی خەڵکی سنە بە بەشداری کۆمەڵێک لە ئەندامانی کۆمەڵە خەڵک و هونەرمەندان لە شاری سلێمانی بەڕێوەچوو. مەنسوور کەریمیان بۆ پرۆژەیەکی فیلمسازی سەردانی ڕۆژاوای کوردستانی کردبوو، بەڵام بەهۆی بردومانی شاری دێرک لەلایەن تورکیا گیانی بەخت کرد. مەراسمی ڕێزلێنان لە هونەرمەندا سەرەتا لە ڕۆژاوای کوردستان بەڕێوەچوو، دواتر تەرمەکەی گەیشتە شاری سلێمانی و بڕیار بوو مەراسمی پرسە و سەرخۆشی لە شاری سنە بەڕێوە بچێت، بەڵام کۆماری ئیسلامی ڕێگەی نەدا. ڕۆژی یەکشەممە 17 بەفرانبار تەرمەکەی بە بەشداری کۆمەڵێک لە ئەندامانی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران خەڵک و هونەرمەندانی شاری سلێمانی ئاسپەردەی خاک کرد. تۆپبارانی بەرزاییەکانی شاهۆ لەلایەن سوپای پاسداران لە کامیاران. نێوەڕۆی یەکشەممە 17 بەفرانبار سوپای پاسداران بەرزاییەکانی چیای شاهۆی لە نزیکی گوندی لۆنی سادات لە شارستانی کامیاران تۆپباران کرد و تا کاتی شەو دەنگی تەقەیت بەردەوام بیسترا. بە وتەی هاوڵاتیان سوپای پاسداران چوونەتە نێو گوندەکانی دەوروبەری شاهۆ و ڕێگەیان نەداوە خەڵک هات و چۆ بکات و ڕایان گەیاندووە کە تا دوو ڕۆژی داهاتوو کەس بۆی نییە سەردانی چیای شاهۆ بکات. چالاکانی ژینگە پارێزی ناوچەکە لەو بارەوە دەڵێن هێزەکانی سوپای پاسداران لە ساڵی 86 هەتاویەوە بە بیانۆی هەبوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆن چیای شاهۆ بردومانەکەن و لەو ماوەیەوە چەندین بنکەی نظامی گەورەیان دامەزران. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. ڕۆژی پێنجشەممە 14 بەفرانبار کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی هیوا مەحموودی بە تەقەهێزەکانی ڕژیم بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیۆز ڕۆژی پێنجشەممە کۆمەڵە کۆڵبەر لە سنووری ئەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆ سێهێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامی دەستڕێژی گولدەی سەرکردگەرانی ڕژیم کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی هیوا مەحموودی بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە. بە پێی زانیاریەکان باری تەندروستی هیوا ناجێگیرە و بە سەختی هەناسا کێشێت. کرانەوەی دۆسیەیەکی نوێ بۆ ئەمین مەلەکی لە شاری سەقز. بەندکراوێکی سیاسی پێشووی خەڵکی سەقز بە ناوی ئەمین مەلەکی کە سەرەتای هاوینی ئەم ساڵ ماوەی بەندکرانەکەی کۆتایی هاتووە جارێکی دیکە لەلایەن ناوەندامنیەکانەوە دەست بەسەر و دۆسیەیەکی تازەی بۆ کراوەتەوە. بە پێی زانیاریەکان ڕۆژی دووشەممە 11 بەفرانبار هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران هەڵیان کردهاوتە سەر ماڵی ئەمین مەلەکی و ناوبراویان دەست بەسەر و بۆ زیندانی سەقز گواستوێتەوە. ناوبراو ساڵی 2018 زاینی دەست بەسەر و پاش 5 مانگ لە پرسینەوە لە گرتوخانەی ئیتلاعاتی شارەکانی سەقز و سنە بە دانانی بارمتە ئازاد کرا. ئەمین مەلەکی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی سەقزەوە بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕژیم سزای 4 ساڵ بەندکرانی بەسەردا سەپا و ئەو سزای لە دادگای پێداوچوونەوە بۆ 34 مانگ کەم کرایەوە، بەڵام سزاکەی لەگەڵ سزای 3 ساڵ زیندانی ساڵی 2012 زاینی کۆکرانەوە و ڕۆژی پێنجشەممە 28 ڕەشەمەی 2020 بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی سزاکەی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانی ناوەندی سەقز کرد.
کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی سیری و ئاغاجەری. ڕۆژی یەکشەممە 17 بەفرانباری 1402 هەتاوی کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی ئاغاجەری و دوورگەی سیری بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەغدەست، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیەکە لە ساڵانی ڕابردوو وەکو بات لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت و کۆتاییێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. ڕێپێوانی خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان و قایمشار. خانەنشینکراوانی فولاد لە شارەکانی ئیسفەهان و قایمشار ڕۆژی یەکشەممە 17 بەفرانبار لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە. خانەنشینکراوانی فولاد لە شاری ئیسفەهان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆشم ڕێپێوانی ناڕەزایەتیان بەڕێوە بردو. لە قایمشار ناڕازیان لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە. خانەنشینکراوانی فولاد خوازیاری چوونە سەرەوەی یاسی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، بەکردەوە دەراتنی گەڵاڵە یەکسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، گەڕانەوەی سەربەخۆی بۆ سندوقی خانەنشینی و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقی خانەنشینی بوون. داخرانی مەتەبی مامایی نیلوفەر ئاقایی لەلایەن ڕژیم. لە درێژەی سەرکوتی سیستماتیکی ئازادی خوازان لە ئێران ناوەندابنێتیەکانی ڕژیم مەتەبی مامایی نیلوفەر ئاقایی لە بریندارانی شۆڕشی ژینایان داخست. نیلوفەر ئاقایی ماسەری بواری ماماییە و ساڵی 1401 هەتاوی لە کاتی بەشداری لە کۆبوونەوەی کادری دەرمان لە بەردەم ڕێکخراوی نظام پزیشکی تاران بە فیشەکی ساچمەیی سەرکوتگەرانی ڕژیم چاوێکی لەدەستە. بە دوایە ڕووداوە ناوبراو بەردەوام ئەزمموی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکردەوە و هێما و هیوا و هومێدی خەڵکی ئێران. خۆپیشاندانی ئێرانیان لە ساڵ ڕۆژی مەرگی 1976 سەرنشینی فڕۆکەی ئۆکراینی. ڕۆژی یەکشەممە 17 بەفرانباری 1402 هەتاوی هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانەدەستانی 176 سەرنشینی فڕۆکەی ئۆکراینی بە موشەکی سوپای پاسداران بنەماڵی دادخوازان و ئێرانیانی ئازادی خواز لە چەند وڵاتی جیهان خۆپیشاندانیان کرد. بنەماڵی قوربانیانی ئەو هێرشە تەروریستیە لە چوارەمین ساڵوەگەڕی پێکرانی فڕۆکەی ئۆکراینی بە موشەکی سوپای پاسداران هاوکات لەگەڵ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە چەند وڵاتی جیهان کۆبوونەوە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیان و گوڵی سوور سەردانی مەزاری گیانبەخت کردوانیان کرد. فڕۆکەی PS 752 ئۆکراینی شەوێژدەی بەفرانباری 1392 هەتاوی چەند خولەکێک پاش فڕین لە فڕۆکەخانەی تاران بە دوو موشەکی سوپای پاسداران پێکرا و 176 سەرنشین و کادری پەرواز گیانیان لەدەستە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دوایین زانیاریەکانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی یەکشەممە 17 بەفرانبار ئەرتەشی ئیسرائیل هێرشێکی بەربڵاوی کردە سەر کەرانەی باختەری خان یونس و باشووری لوبنان و لە ئاکامی ئەو هێرشانەدا بەدەیان فەلەستینی دیکە بوونە قوربانی. بە پێی راپۆرتی ئەلعەرەبیە لە شەڕ و پێکدادانی نێوان ئەرتەشی ئیسرائیل و فەلەستینیەکان لە نابلۆس و ئۆردوگای جەنین لە کەرانەی باختەری ئافسەرێکی ئیسرائیلی کوژرا و 6 فەلەستینیش گیانیان لەدەستە. هەروەها ناوەندی خان یونس لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بۆردومان کراو. بەرپرسانی بێداشتی فەلەستین ڕایانگەیاند کە لە چەند کاتژمێردا 113 فلەستینی گیانیان لەدەستاوە. بە پێی دوایین ئامارەکان ڕێژەی قوربانیانی گەیشتووەتە 22835 کەس و ئاماری بریندارەکان بۆ 58416 کەس هەڵکشاوە. هەروەها تەرمی 8000 کەس لە ژێردار و پەردوودا ماوەتەوە و هیچ زانیاریەک لەسەر چارە نووسیان لەبەردەستدا نییە. لەلایەکی دیکەوە چەندین بنکەی نظامی و لۆجستیکی حیزبڵڵا لە باشووری لوبنان بۆردومان کراوە. بە وتەی بەرپرسانی ئەرتەشی ئیسرائیل 2 فەرماندەی حەماس لە خان یونس و 5 فەرماندەی حیزبڵڵا لە نوبلان کوژراون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەرشاد و کامەران.